سڵاتان لەبێت بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوانەوە دەبینە و میانی ماڵەکانتان. عزیزان بۆ بەرنامەی ئەم هەفتەی کۆمەڵە و هەڵسوراوان گفتوگویەکی هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە لە بەرنامەی ڕاوا کە لەگەڵ تەلەڤیزیۆنی ئاریان تیڤی کردوێتی پێشکەشتان دەکرێت کە سەبارەتە با ڕووداوەکانی ئەم دوایانەی شاری مەریوان و کوردستان بەگشتی و لێکەوتەکانی دووادارین کە تا کۆتایی لەگەڵ مامن و بینەری بن. سەرنجشتانی بۆ ڕادەکەشم. ئەو کاتت باش بەخێر بیتەوە بۆ بەرنامەی ڕاوە. ئەم کاتە باشکە کیواجان زۆر سپاس و سڵاو ڕێزمەیە بۆ بەڕێستان هاوکارانتان هەروەها بینەرانی بەرنامەی ڕابوو لە خزمەتان. سپاس دەکەم. کاک حەسەن دەزانیت لە حوتی ڕابردوودا مەریوان سەرهەڵدانێکی تایبەتی بەخۆیە بینی و بەرامبەر بەو دەستدرێژیەی کە کرابووە سەر شلێر و ئەویش لە ئەنجامدا ناچار بوو خۆی فڕەدا و گیانی لە دەستدا ژن و پیاو بە شێوەیەکی چاوەڕوانەکرا و ڕژانە سەر شەقامەکان و ناڕەزایەتیان نیشاندا. حەزم کرد سەبارەت سەرەتا بیر و بۆچوونی بەڕێستان سەبارەت بەو ڕووداوە بزانم. بەڵێ سەرەتا ئەوە بڵێم کە ئەوە تاوانێک بوو پیاوێکی نەخۆش کە سەر بەدەم و دەستگاکانی جمهوری ئیسلامیشە بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە ژنێک کە دەچێت هاوکاری بکە داوای لێ کات کە چێ بۆ ماڵیان خێزانەکەی بە قەولی خۆی نەخۆشە بەڵام تەماحێکی ئاوا دەکاتە ئەو کەسە و شلێر لە بەرابەریدا ڕادەوەستێ و ڕێگایکی بۆ نامێنێت لە پەنجێرەی ماڵەکە و خۆی هەڵدەداتە خوارەوە و زۆر بەداخەوە گیانی بەخت دەکات. شلێر بەڕاستی دەتوانین بڵێن گیان بەختکردوویەکی قارەمانە بنیادمێکە لە کەرامەتی خۆی لە حیسەتی خۆی لە شەخصیەتی خۆی لە هەمووی ئەوانە دیفاعی کرد لە بەرابەر بنیادمێکە کە گۆشکرا و دەستپەروەردەی فەرهەنگی جمهوری ئیسلامی و پیاوسالاریە و نیشانی دا کە ژن ئەو بوونەوەرە نییە کە هەر پیاوێکی نەخۆش و چاوچنۆک بی هەوێت تەماحی تێ بکە. ئەوە لەلایەکی لەلایەکی دیکەوە بەو کارەی خۆی شلێر ئەو کۆمەلگای هەژاند و خەڵک بەدەمیوە هاتن و خەڵک وەکو قارەمانێک چاویان لێ کرد. خەڵکی شاری مەریوان بە ژن و پیا و ڕژانە سەر شەقامەکان دروشمیاندا دیفاعیان لە شلێر کرد. ئێمە هەموو شلێرین پیاوسالاری و سەرمایە هۆکاری ئەم بەڵایە دروشمایەکی زۆر ڕادیکاڵ زۆر شۆڕەشگێڕانە زۆر ئینسان دۆستانەیان وتەوە وەستایشی شلێریان کرد. سەد بریا شلێر گیانی بەخت نەکردایەت ئەو ئیتفاقە نەکەوتایەت و ئەو کۆمەلگای ئێمە احتیاجی بە هەزاران ژنی دلێر و چاونترسی وەکو شلێر هەیە کە لە بەرابەری ئەو فەرهەنگە نائینسانیە ئەو فەرهەنگە پیاوسالاریە ئەو فەرهەنگە ئاینیە کە ژن بۆ ئەو بوونەوەرێکە فقط بۆ دامرکانەوەی مەیل و فەرهەنگی پیاوسالاری و بۆنی پیاوان چاوی لێکن. بەڵام واقعەتی ئەوەیە کاکیوە من لام وایە چەند شت هەیە لەم بینەدا کە ناتوانانی لەم ڕووداوەدا لێ بگوزارین. یەکێکی دەسەڵاتە. دەسەڵات دەبێت پشتیوانی ئەندامانی ئەو کۆمەلگایە بێت. دەسەڵات دەبێت پشتیوانی کەسانە بێ کە زوڵمیان لێکرێ زوڵم لێکراوترین بەشی ئەو کۆمەلگایە لە ئێرانە یا لە فەرهەنگێکا دەڵێن جنسی دوو بە ژنان دەڵێن. بە باوەڕی من لە ئێرانە ژن جنسی دوو نییە جنسی شەش و حەوتە. جنسی دوو ینی لە بەرابەری پیاوە ئەو لە بەرابەری باوکە لە بەرابەری برایە لە بەرابەری خاڵۆزایە لە بەرابەری ئامۆزایە لە بەرابەری مێردە لە بەرابەری ئەوێکی نێری نەبێت جنسی چەندمە بۆیکانە جنسی شەش و حەوتە جنسی دوو نییە ژن لە کۆمەلگای ئێرانە. بنابەرین پێش هەموو کەسێک ئەو سیستما ئەو قانونە ئەو دەوڵەتە تاوانبارە. ئەو فەرهەنگی دەسەڵاتە بە معنایەکی چوەتە ناو فەرهەنگی ئەو کۆمەلگایەوە. من نازانم من بنەماڵەی شلێر ناناسم بەڵام لەوانەیە شلێر ئەو کارەی ئەگەر نەکردایە بچوایەتەوە ماڵەوە نازانم چیان لەگەڵ دەکرد. ئایا لۆمە دەکرا؟ ئایا کۆمەلگا چۆنی چاو لێ کرد؟ ئایا بە سووک چاویان لێ ناکرد؟ نازانم ناتوانم قەزاوت بکەم لەو بابەتەوە. بەڵام ئەو فەرهەنگە وای کردووە ئەگەر ژنێک دیفاعیش لە خۆی بکات لە بەرابەر تاوانبارێکیشە هێستا ژنەکە بە تاوانبار دەزاندێ. ئەوە خاڵی دووەمە. خاڵی سێم ئەوەیە خودی بنەماڵەیە.
بەداخەوە مناڵم هەموو بنەماڵەکان زۆر بنەماڵی پێشکەوتو ئازادی خواست بەرابەری تەڵەب هەن بەڵام ئەو فەرهەنگی ئەو کۆمەلگایە وای کردووە کە زۆر یەک لە بنەماڵەکان بۆ خۆیان دەبن بە پاسەوانی کچەکانیان بە پاسەوانی ژنەکانیان و حەزەریان دەکەن لەوەی کە قژت بە دەرەوە نەبێ فلان کارمەکە چیمەکە و وای لێەکەن کە ئەگەر سبحانێ لە ڕووی هەڵنەیەت بڵێ پیاوێکی داوێن پیس دەستدرێژی کردوێتە سەرنەوانەی باوەڕی پێ نەکەن یعنی ئەوانە دەبێ بە هۆکار بۆ ئەوەی کە شلێرێک کە دەبوو بمایێت وەیکێ لەو ژنانە وایە لە مەریوانە کە ڕێبەری ناڕزایەتی و خۆپیشاندان و اعتراض و دەنگی بەرزکردایەتەوە مەجبور دەبێت ئابە شێوەی گیانی بەختکات بەڵام وەکو عەرزم کردی گیان بەختکردنەکەیشی دەبێ بە هەوێنی یەکگرتن دەبێ بە هەوێنی ناڕزایەتی دەبێ بە هەوێنی تەجەموعێکی چەند هەزار نەفەری چەند ڕۆژ لەو شارەدا و لە ئیمام جومعەوە دێ قەول دەدات دەبێ ئەوە تاوانبارە لە فەرماندەی سوپای پاسدارانەوە لە بەخشدارەوە لە شارەدارەوە هەمووی ئەوانە هەموویان بە ئیمام جومعەکەیشیانەوە بە باوەڕی من نەقشیان هەیە لە فەزایەکی ئاوا دژی ئینسانیدا کە دژ بە شلێر و شلێرەکان لەو کۆمەلگایدا دروست دەبێ و هیوادارم مەوردی ئاوا ئیتر ئێمە شاهدی نەبین تێکرار بێتەوە بەڵام ئەو فەرهەنگە ئاینیە ئەو فەرهەنگە پیا و سالارە ئەو فەرهەنگەی کە جەمهوری ئیسلامی بردیوێتە ناو ڕەگ و ڕیشەی ئەو کۆمەلگایەوە کۆمەلگایی پێدار ڕاندووە بنیادەمەکانی پێ ئاوا لێ دەکا ئەوە تاوانباری سەرەکیە لەوەی کە پیاوێکی دەستدرێژی کاری کە کەسێک کەسێ یارمەتی ژنە نەخۆشەکەی دا ئاوە ئیجازە بەخۆیدا تاوانێکی ئاوا بکات کاک حەسەن باسی هۆکار و هەروەها هێندێک دەرەنجامی ئەو ڕووداوت کرد بەڵام شتێک لێرەدا جێگەی سەرنجە ئەویش ناڕەزایەتی خەڵک بوو بەتایبەت بەشداری پیاوان لەو ناڕەزایەتیەدا کە دەستدرێژی یان هەڕەشە کراوەتە سەر ژنێک مەجبور بووە لە پێناو پاراستنی خۆیدا ئایا ئەمە گۆڕانکاریەک نییە لە کۆمەلگادا بەرامبەر بە سیاسەتەکانی ڕێژیم چون ڕێژیم لە ڕێگای دام و دەستگای مێدیاییەوە لە ڕێگای مەڵاکانەوە لە ڕێگای مزگەوتەکانەوە بەردەوام ژن وەکو ئامرازێک وەکو وەسیلەیەک وەکو هێزێکی بچووک لە کۆمەلگادا نیشان دەدا ئایا ئەمە دشکردەوەیەک نییە بەرامبەر بەو سیاسەتانە؟ کاکیوە یەکیان ئەوەیە دووشت هەیە بە باوەڕیم یەکێکیان ئەو شارەی کە ئەو ناڕەزایەتیە تێدا ڕوودەدا ئەو شارەی کوێ مەریوانە مەریوان لە واقعدا کانگای خەباتی مەدەنی کانگای بەرخۆدان کانگای حرەکەتهایەکی شۆڕژگێڕانەیە کە هەر لە سەردەمی کاکفوادەوە یادی بەخێر بێت داهێنەرەتی دامەزرێنەرەتی شارێک لە بەرابەر تاوانکارانی سوپای پاسدارانە چۆڵە بێ شارێک ئەوە شارەکانە کە یەکێتی جوتیاران و جەمعیەتەکان بە هێمەتی کاکفواد و کۆمەڵە تێدا دروست دەبێ شارێک دەیان خەباتی تری مەدەنی هەر ئەو بەینانە دژ بە ئەعدام دژ بە کردەوەهای نائینسانی دژ بە جەماعەتێکی لاتولوت و ئەوەی کە پێی دەکوترێت چەقۆکێش و ئەوانە لە داسێران و لە دەوروبەرە ڕادەپەڕن شایەکە شەریفی باجووەر و کۆمەڵێک خەڵکی ژینگە پارێزی تێکۆشەر بەردەوام خەریکن دارستانەکانی زاکرۆس و منتەقەکە دەکوژێنەوە لە ئاگرێکە جمهوری ئیسلامی سەبەبکاریەتی و گیانیان بەخت دەکەن بەداخەوە بۆ یەکێکی تایبەتمەندی ئەو شارەیە شارێکە کە بەڕاستی سەرتۆپی ئەو خەباتی مەدەنی و خەباتی جەماوەری و خەباتی یەکسانی خوازی ژن و پیاوە لە بەرابەر کۆماری ئیسلامیدا هەر لە ساڵی 58ەوە تاکوونە ئێستا ئەوە یەک دووهەمیان ئەوەی کە جەنابەت ئیشارەی پێدەکەی زۆر زۆر ڕاستە ئێوە چاو لێ بکەن هەر ئەم بەینانە لە شوێنەکانی دیکەی ئێراندا لە ناو پاسە ژنێک مەقنعەکەی فرێ دەدات ئاخر لەو گەرمایەدا لەو فەزایەدا لە دوای 43 ساڵ دەسەڵاتی کۆنەپەرستانەی ئاخوندی و مەلا و کۆنەپەرست و سیستمی جمهوری ئیسلامی چیان کردووە لەو کۆمەلگایە ژنێک خەریکە مەسەلەن فیلمێک دەگرێت بینێرێ بۆ کاناڵێکی مەسەلەن کاناڵی تەلەڤیزیۆنەکەی ئێوە یا هەر کاناڵێکی دیکە دەیبەن و شکنجەی دەکەن دەیهێنە سەر تەلەڤیزیۆن تەسویری لێ دەگرن نیشانی دەدەن تەبلیغاتەکانیان ببینە ئەو جێگایی کە ئیمامەکەیان ئیمامی شەشی شیعەکان و ئیمامی چەندی شیعەکان لەوەیە تەبلیغ دەکەن بۆ ژنانێکە لە ڕاستیدا سیغەیانی لەشفرۆشی کچێک کە باکرەیە ئەوەندەیە کچێک کە باکرە نیە ئەوەندەیە مەلایەک دانیشتووە لەوێ خەریکن ڕەواجی ئەو لەشفرۆشیە شەرعی و قانونیەی تێدا دەدەن
لە بەرابەری ئەو وەزیەتەدا زەخت دێنن بۆ ژنان کە لە دام و دەستگاهای حکوومەتی دەبێ حجاب بپۆشی یا بچنەوە گۆشەی ماڵەکان و ئاگاتان لە منداڵ بێت و منداڵداری بکەن. هەمووی ئەمانە بۆ بەباعثی ئەوەی کە ئێمە دەبینین مەوجێک لە ناڕزایەتی ژنان ئەمڕۆکە لە ئێرانە بەرەوڕێو ڕوو لە گەشەیشە. ئێوە تماشاکەن مەسەلەن ئەوەی کە ناوی دختەری ئابی بوو، ئەوەی کە لە مەیدانی فوتباڵەکانە کە نایڵن ژنان بچین و چه ئەترازاتێکەکەن، ئەوەی هەر لە شاری سنەدا دوای ئەم ماجرایی کە بینیمان ژنانی شاری سنە چەنە قارەمانانە هاتنە سەر شەقام و ناڕزایەتیان دەربڕی بە مەرجی شلێر و لە دەرەوەی کوردستانیش. یعنی خەباتی ژنان بۆ بەرابەری لە بەرابەری فەرهەنگێکی ارتجاعی کە پێم وتی ئەرزم کردی لە کۆمەلگای ئێراندا جنسی 2.5 جنسی 6 و 7 بەو فەرەنگە ئیسلامی و پیا و سالارەوەکە هەیە لە بەرابەری ئەو وەزیەتەدا بەڵێ خەباتی ژنان ڕوو لە گەشەیە، یەکێک لە عرسەکانە، یەکێک لە مەیدانەکانە. ئەینا ئێوەت مەشاکەین مەسەلەن خەبات لە دژی ئاگرتێبەردانەکان، خەبات لە دژی بێئاوی 15-16 دانە وستانی گرتوێتەوە، خەباتی کرێکاران لە هەفتەپە و لە مەناتقی جنوب و لە شوێنەکانی دیکە، خەباتی معلمان هەر لەو شاری مەریوانە پێدانە مامۆستا دەبن بە سنبلی خەباتێکی جەماوەری بە سەدان کەس بە هەزاران کەس دێنە سەر شەقامەکان و گوڵەکەنە ملیان و دەبن بە چهرەیەکی ناسرا و نەتەنیا لە مەریوان و کوردستان لە هەمووی ئێران لە ئاستی منتەقەکەدا دەنگ دەدەنەوە. سیمایەکی خەباتی ئاوا مەدەنی خەریکن دەبەنە پێشەوە. بۆ یەکانێ با ئەو خەباتە وتم جارە تایبەتمەندی مەریوان ئەو فەزای سەرکوت و ڕژیمێکی تۆتالیتێری ئاینی تا سەر ئێسقان کۆنە پەرست تەسیری لەسەر هەموو شتێکە. ینی ئەمڕۆکە خەبات نەکردن بە معنای مەرگە. جمهوری ئیسلامی مەرجێکی تەحمیلی لە هەر بابەتێکەوە بەسەر ئەو خەڵکەدا هێناوە ملام وایە ئەو دوو هۆکارە بە تایبەت بۆ هەم بۆ مەریوان و هەم خەباتی ژنانیش ڕوو لە گەشەیە دش بە وەزیەتە زۆر ڕاستە زۆر تەسیر گوزارە. بەێ کاک حەسەن ئاگاداری کە توندوتیژی لەسەر ژنان و هەروەها فەرهەنگێکی کۆنە پەرستانە یا پیاو سالارانش زاڵە کە حاکمیت زۆرتر پشتگیری دەکات. چەندە گرینگە پیاوان وەکو مەریوان یا وەکو سنە یا وەکو مەهاباد کە ساڵی 2015 نیشانیاندا پیاوان بەر لەوەی ڕووداوەکە بقۆمێت دشکردەوەیان هەبێت و ئەم عەقڵێتی پیاو سالاریە هێدی جێگەی بگۆڕێتەوە بە عەقڵی پێکەوە ژیانی یەکتر قبولکردن، یعنی وەگیەکی لە نێو کۆمەلگادا. من پێم وابێ زۆر درەنگە بۆ کارە، ینی دەبێ هەر پیاوێک بەخۆی دابچێتەوە لە ڕەفتاریدا نسبەت بە هاوسەری، نسبەت بە خوشکی، نسبەت بە دایکی، نسبەت بەو فەرهەنگە و هەر پیاوێک لە جێگای خۆمانەوە دەبێت داوای لێبوردنێ بکەین لەو کەسانەی خۆمان و هەروەها لە کۆمەلگایش کە ئەگەر لە تونوتیژیەکە بەشدار بووە، ئەگەر لە تونوتیژیەکە تەسیری بووە داوای لێبوردن بکەین و بڵێن ئەو فەرهەنگە بووە بەهۆ هیچ بنیادەمێک ڕۆژی ئەوەڵ نە پاک لە دایکە بێ نە خراپ لە دایکە بێ، ئەوە کۆمەلگایە دەبێ بە هۆکاری ئەوە. هیچ ئینسانێک بە دژیژن لە دایک نابێت، هیچ ئینسانێکیش بەرابەری تەڵەب بەو معنایە لە دایک نابێت. فەرهەنگی ئەو کۆمەلگایە کە فەرهەنگی چینی دەسەڵاتدارە و چینی دەسەڵاتدار لە ئێرانە دواکەوتوترین و دژی ئینسانی ترین فەرهەنگیان هەیە، ئەو فەرهەنگە دەبەنە پێشەوە. بۆ یەکانێ ئێستا کاتی ئەوە دەمێکەیە هاتووە ئەو مەوجەی کە ئێستا من لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەی ئێوە دەیبینم و ئەلانەوە بەشی زۆری پیاوەکانە نیشانی دەدا، دەبێت ئەوە مەوج بداتەوە لەو کۆمەلگایەدا. جمهوری ئیسلامی یەکەمین مێخەکانی ئیستبدادی خۆی هەر لە ساڵی 57ەوە هەر لە هەشتی مارسەکانی 57ەوە کە ئێستا کوونە پامان نەنابووە 58 مارس بەڕێوەچوو لە دژی ژنان بەکاربر. بۆچی؟ بۆ ئەوەی نیوەی کۆمەڵدا بڕێ، نیوەکەی تری بکا بە دژی ئەویتر، نیوەکەی کەی بکا بە پاسەوان عەلەیهی ئەویتر. بۆیە ئەمڕۆکە هەر پیاوێک دەبێت ئەگەر دەچێ بۆ ناڕەزایەتیەک دەبێت هەستا دەبێت هاوسەرەکەی لەگەڵی بێ، خوشکەکەی لەگەڵی بێ، دەبێت لە ماڵدا نەهایەتی بەرابەری و ئازادی خوازی و پێکەوە ژیان ڕعایەت بکرێت. بەداخەوە لە برێک لە ناو عایلەکانە، لە برێک لە ناو خانەوادەکانە هێستا ئەو فەرهەنگە هەیە، بەڵام ئەو فەرهەنگە ئەو پیاوانە نین تاوانبارن کە ئێستا ئاوە بە شوێن جەنازەکەی شلێر کەوتون و جمهوری ئیسلامی لیان وەردەگرێن نایڵێ ئەوان بەدەستی خۆیان بیخەنە قەبرەوە، بەڵکو ئەو فەرهەنگە ئێمە دەبێت بچینە شەڕی ئەو فەرهەنگە، دەبێت لە بەرابەریدا ڕاوەستین، دەبێت هێزی کۆمەڵایەتی بەرینی ژنان کە ئەوەی کە دەڵێن نیوەی کۆمەلگایە و ئەوەشی تەنانێت کە مەسەلەن مسڵمانیشە کە دەڵێت بە هەشت لە ژێر پای ژناندایە، دەبێت هەمووی ئەوانە ئەو حقوقی ئینسانی بەرابەر لە هەموو بوارەکاندا لە بواری
ببوورە ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری عائیلەیی خانەوادەجی منداڵ زۆر خانەوادە هەیە بەداخەوە ژن و پیا زیاد دەبنەوە سەرپەرستی منداڵەکە نادرێ بەدایک فەرهەنگەکە هین جمهوری ئیسلامیە بەڵام ئەو فەرهەنگە چوەتە ناو ناخی ئەو کۆمەلگاوە بۆیە بە تایبەت هەڵسوڕاوانی پێشڕە و ئەناسوری ئازادی خواز ئینسانهای سۆسیالیست ڕێکخراوە چەپەکان ئەرکی سەرشانی هەمومانە لەو بابەتەوە لە دژی ئەو فەرهەنگە ببین فەرهەنگێکی بەرابەری خوازانە و بەتایبەت لە ناو کوردستانە بە باوەڕی من لە توولی ئەم 30 ساڵی ڕابردوودا کوردستان نیشانی داوە کە لەو بابەتەوە لە پێشەوە ئەنجومەنهای ژنان دروست بوون لە کوردستانە ئەنجومەنی ژینگە پارێزی ڕێکخراوەهای ژنان ڕێکخراوەهای پیاوان ئەو مبارزە لە دژی ئەتیات هەمووی ئەوانە بە هێمەتی ژنان و پیاوانی ئازادی خواز کراوە بەڵام هێستا ئەوە نەچوەتە ناو ناخی ئەو کۆمەلگاوە گشتگیر ببێ هێستا ئەگەر جاری وا هەیە مەسەلەن بۆ ڕووداوێکی ئاوە دەبوو بەجێ چەند هەزار کەس شارێکی چەند هەزار نەفەری وەکو مەریوان نیوەی پاتایەتە سەر شەقامەکە هەر پیاوێک دەستی ژنەکەی دەستی خوشکەکەی دەستی هاوڕێکەکەی بگرت تایبیتە بابچین ئەمڕۆکە ئەوڕۆ لە شلێرە بەیانی ئەتوانێت لەلایەن پیاوێکی چاوچنۆکە لە تۆ بێ هاوسەرەکەم خوشکەکەم دایکەکەم هەموو پاتایەتین هەموو گویان لە قوتانەی دادەجیهان بگرتایەکە چند لێرانە لە شاری مەریوانە خەریکە قسا کات و دەڵێ تاکوونەکەی وامان لێ ئەەکەن بۆ یەکانێ ئەبێ ئەوە ببێ بە هێمەتێکی عمومی دەبێت بکارێکی ڕێکخراوەیی دەبێت ئەوە قبول نەکرێت بە تایبەت لە کوردستانە هێستا ئێمە قسەکەمان ڕوو لەو خەڵکەیە کە زمانمان حاڵی ئەبن و لەوێ ئەم بەرنامەی بەشی زۆری ڕوولەوانە دەبێت هەر کەسێ هەر پیاوێ لە جێگای خۆیەوە بە نەنگی بزانێت پێی وابێت بەرتەرە لەسەر ژنەکەی لەسەر خوشکەکەی لەسەر هاوسەکەی لەسەر دراوسەکەی ئیجازە بگرێت بۆ ئەوەی کە مەسەلەن چێتە دەرەوە تاڵی قژی ئەگەر بە دەرەوە بێتەوە لە ماڵە لۆمەی بکە ئەوە فەرهەنگی مەلایە فەرهەنگی ئاخووندە فەرهەنگی کۆنەپەرستەکانە فەرهەنگی ئێمە نییە فەرهەنگی بزوتنەوەیەک نییە کە بە بزوتنەوەی شۆڕەژێرانە ناو دێرەکرێ فەرهەنگی بزوتنەوەیەک نییە کە پێی دەڵێن کوردستان سەنگەری ئینقلابی ئێرانە بۆ یەکانێ من هیوادارم هەر پیاوێکە گوێی لەو قسانەی ئێمە دەبێت گوێ لەو تەوزیحاتی جەناب دەبێت لە قسەکانی من دەبێت بەخۆی بچێتەوە و بڵێن ئێمە کوردستانێکمان دەوێت کە تێیدا بەرابەری لە هەموو ئاستێکی دەبێت تەماشای ژنانی ڕۆژاوا بکەن بزان چیەکەن نیشانیاندا شەڕی 24 ڕۆژەی سنەت مەشا بکەن بوونی پێشمەرگەی ژن هەر لە ساڵی 60ەوە کە کۆمەڵە چەکداری کرد ئێستا لە ناو زۆربەی حیزبە سیاسیەکانە هەیە و لە ڕۆژاوای بزان چۆن داعشیان بە چۆکدا داهێنا ئەو پیاوە دەبێت شەرم لە خۆی بکە بڵێ ژن نیوەی پیاوە دەبێت بەخۆی دەبێت پی بڵێن تۆ ئینسانی چۆن نتوانێت ئاوە قەزاوت کا لەسەر کەسێکی وەکو خۆی دا بۆ یەکانی هەمووی تەجربەهای دنیاش ئەوەمان پێ دەڵێ بەڕاستی ئەو فەرهەنگە فەرهەنگێکی کۆنە پارێزە دژی ئینسانیە و هیوادارم بە هیمەتی هەموو لایە بەتایبەت میدیا ئێوە ڕاگەیاندنەکانی تر نەخشێکی زۆریان لەو بابەتەوە هەیە لە کاری ئاگاهگەرانە و سەد بریە ئەو مقابلەی کە ئێستا لەگەڵ من کردوتانە وەکو پیاوێک ژنێکیشی تێدا بووایە لە زیاتی من ژنێک ئەو قسانەی بکردایە منیش گوێبیست وایەتم بۆی ئەوە ئارەزوومە بەڕاستی و هیوادارم ئەو کارە بکەی و دیارە کارەکەیەوە قابلیستاییشە و بەردەوام کارتان کرۆ دەستان خۆش بێت. سپاسەکەم ئەلبەتە ڕۆژی هەینی لە گەرمەی نەکاندا ژن بەشداری کرد خاتوشنۆ ئەحمەدی بەشداری کرد و بیرۆبۆچوونی خۆی وەک بەڵام من پێم وا بوو کە ئەگەر ئێمە هەر تەنیا ژن باسی ژن بکات و پیاو باسی پیاو بکات دیسان ناتوانین بە ئەنجامێ بگەین بۆیە گرینگە بیرۆبۆچوونی جیاواز کەسانێکی وەکو بەڕێستان کە ساڵانێکە تەجروبەتان هەیە تێکۆشاون بڕواتان بە ئازادی بەرابەری هەیە ئێوەش بیرۆبۆچوونێکتان هەیە بۆ کۆمەلگا تەواو گوێی لە هەموو پەیامەکان بێت و بتوانێت بڕیاری خۆی بدات. باسێک هەیە کە دەڵێت مەریوان ئەو ناڕەزایەتی کە نیشانیدا بەشێکی بە خاتری شلێر و ئەو هەڵوێستەی بوو بەشێکی تریشی ئەو ناڕەزایەتیە پەنگ خواردووەیە کە خەڵک لە هەر فرسەتێک هەوڵ دەدات بە شێوەیەک لە شێوەکان دەری ببڕێت و ئەم پەنگ خواردوویە تەنیا لە مەریوان نییە لە هەموو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا هەیە. بۆچی کاتێک کە سەرهەڵدانێک دەبێت لە مەریوان شارەکانی دیکە وەکو پێویست جوڵە ناکەن بۆ وێنە ساڵی 2015 لە مەهابادا سەرهەڵدانێکی بەرفراوان بوو شارەکانی دیکە جوڵیانە هۆکەیە چییە کاک حەسەنی ڕەحمانپەناکە بەم شێوەیە یانێ کوردینەیەک نییە خەڵکەکە بە شێوەیەک لە شێوەکان خەمساردی دەکەن یان پێویستە تەجربە وەربگن و لە داهاتوودا هەڵوێستێکی هاوبەشیان هەبێت. کاک هیوە ئەوەی کە هەر شتێک لەو کۆمەلگایەدا ڕەنگی سیاسی بەخۆیەوە پەیدا دەکات تەنانەت شایی ئێوە تماشاکرد مەسەلەن لە زەماوەندا شاباشەکان بزان بۆ چێ دەکرێت بۆ ئەم کەسایەتی ئەو کەسایەتی ئەم حیزب ئەو حیزب
لەوە بگرا تاکوونێ ئەو کەسەی سەرچۆپیەکەی بەدەستەوەی چی باوەڕی بەچی هەیە ئەوە دەگرێ بەدەستیەوە ینی لەو کۆمەلگایەدا هەموو شتێک بووە بە سیاسی دین کە بوو بە سیاسی سیاست دەبێ بە دین جمهوری ئیسلامی وای لێ کردووە ئەوە قسەیەکە کە زووتریش کراوە بۆیە بەو لە حازەوە ڕاستە بۆ هەر شتێک کە تۆ دەستی دەبەی فەوری ڕنگدانەوەی سیاسی پەیدا دەکات بۆچی بۆ ئەوەی کە سیاسەتی ئەگەر ئاین لە دەسەڵاتا بوو دین لەگەڵ دەوڵەت تێکەڵ بوو و لە هەموو شتێکا دەخاڵەتی کرد لە هەموو ئەمرێکی ئەو کۆمەلگایەدا بەناحەق دەخاڵەتەکە و دەست بۆ هەر شتێک بەری شانە دەدا لە شانی ئاین شانە دەدا لە شانی دەسەڵاتی سیاسیەکە غەیرە دموکراتیکە تۆتالیتێرە سەرکوتکەرە ئەوە هۆکاری ئەسلیەکەی ئەوەیە کە هەموو شتێک لەو جامعەیە ئەوەی کە جەناب تەڵی ڕنگ و بۆی سیاسی و ئەوە پەیداکە ئەوە واقعیتێکە خاڵێکی تر ئەوەی کە ئەو خەباتە بۆچی ئاوا گشتگیر نابێ بەڕاستی ئەوە دەتوانێت لە کەف و کوڵێکیشا گشتگیر بێ بەڵام ئەگەر بمانێ ئەو خەباتە جەماوەری بێتەوە دەبێت ئامرازەکانی دروستکەین دەبێت کەرەستەکان و پێداویستیەکانی دروست بێ ئەویش چییە ئەویش ڕێکخراوە تەشکیلاتە حزب و سازمان و گروپ هەر کەسێک باوەڕی بارشتێکەیە دەبێت ئەوەمان ببێ بەبێ ئەوە خەڵکی پەراکەندە و متەفەرق و جیاواز دەتوانن بێنە سەر شەقام بەڵام ناتوانێت ئیدامەدار بێ پس کەوایە سازمانمان پێویستە ڕێکخراومان پێویستە ئەو ڕێکخراوانە شەد نییە خۆ حزبێکی ئۆپۆزیسیۆن بێ کە ئێستا جەمهوری ئیسلامی قبوڵی نەکات بەڵام هەر ئەو خانمانەی کە ئێستا لە سەحنەی تەلەڤیزیۆنەکە ئێوە نیشانی دەدەن ئەگەر ڕێکخراوی ژنانی خەباتکاری سنە و مەریوان و بۆکان و سەقز و مەهابات و شارەکانی دیکە بە یەکەوە ڕێکخراوێک دروستکەن جمهوری ئیسلامیش ناتوانێت بە ئاسانی بەریان پێ بگرێت خۆ چ دەکەن خۆ ئەوان نایەن شعاری ڕووخاندنی جمهوری ئیسلامی بدەن ئەوە سەردەمی ڕاپەڕینە کاتێکی دیکەی دەوێت بەڵام هەر لە دیفاع لە حقوقی خۆیان لە مافەکانی خۆیانە ئەوە ئامرازی دێت دووەم ڕاهبەری دەوێت بەبێ ڕاهبەری کرد ئەو کارە ناکرێت هەر ئەو خانمانەی کە ئێستا لەو تەجەموعەدان لیکی کاغەزێکیان بەدەستەوەیە ئەو خانمان کە خەریکە ئەو شتە دەخوێنێتەوە ئەوە نەوعێک نیشانەی ڕاهبەریە ئەو کۆمەلگا پێویستی بەوە هەیە جمهوری ئیسلامی ڕاهبەری هەیە کە خەریکە ئەو پشتار و وحشیگەری و درڕندەیە دەکات لە سپای پاسدارانەوە لە بەیتی ڕاهبەریەوە لە نظامی قەزاییەکەی و هەمووی ئەوانە ڕاهبەریەکی هەیە کە خەریک ئەو خزمەت ئەو سیستمە ڕاگرێت ئێمە پێویستمان بەوەی شەیە پێویستمان بەوە دروشمەکان و ئەو داخوازانە هەیە کە کۆمەلگا ئەبێ ئەوانە لە دەمی یەک وەرگێتەوە من ساڵی 57 لە بیرە وەختی ڕاپەڕین بوو لە شارێکە دوو نەفەر تێدا دەچوون لە 10 شاری دیکە اعتراض و ناڕەزایەتی و مانگرتن و ئەوانە دەکرا ینی ئێستا کۆمەلگای ئێمە لەو ئامرازانە ئێستا بەداخەوە مەحرومە ڕاستە حزب زۆرە ڕێکخراو زۆرە فکری جیاواز هەیە بەشێکی لە دەرەوەیە بەشێکی پێگە و جێگەی لە ناو کۆمەلگاکەدایە بەڵام ئەمانە هێستا تێکەڵ نەپێکراوە ئێوە تماشای مەسەلەن خەباتی مامۆستایان کەن معلیمەکان کەن بۆ خەباتی معلیمان ئاوا دەنگ دەداتەوە بۆچی ئاوا تەسیر دانێ بۆ ئەوەی ئەو شتانەی هەیە تەشکیلاتی هەیە کە کانونی سنفی معلیمانە ڕاهبەری هەیە کە هەیئەتی بەڕێوەبەرەکەیەتی دروشمەکانی دیاری دەکات ڕۆژ و سەعات و کات پارەکە بوو لە 600 شاری ئێرانە معلیمان فراخانی تەزاوراتیاندا 600 شار هاتە سەر خیابانەکانە لە بەرابەر ئوستانداریە لە بەرابەر ئامۆزی و پەروەردشە بۆیە هێستا ئەو ئامرازانە ئەو ڕاهبەریە ئەو دروشمە هاوبەشانە و ئەو هێزە یەکی نەگرتوێتەوە ئەوە زعفی ئێستەی ئەو بزوتنەوە ناڕەزایەتیانەیە بۆیە ئەگەر ئەوەمان بۆ دروست بێ و دەبێت لە پێناوی ئەوەدا هەمومان کار بکەین هەموو ئازادی خوازێ هەموو تێکۆشەرێ هەموو لایەنی بەتایبەت چەپ و سوسیالیستەکان ئێمە دەزانین لایەنی ڕاست خەریکە چیەکە لەو کۆمەلگایەدا دەزانین ئەوان خەریکن بە شۆرای گوزار و هەر لێستە و بە هیچ نەگەیون سەرۆکی شۆرای گوزار کە چەند حزبی کوردستانیشی تێدایە هەڕەشە دەکات دەڵێ بە تفەنگەشڕەیەک چیتان پێدەکرێت لەگەڵ ئەرتەشێکی چەند ملیۆنی کە لە ئێرانە لێستەوە بۆمان حازرکردن سوپای پاسداران ئەرتەش بینی خۆیان دەزانن بەڵام بەداخەوە کلێنەکە ئێستا کلێنی هێزە چەپ و ئازادی خواز و ڕادیکاڵەکەیە بۆیە من لام وایە ئەگەر ئەو ئامرازانە دروست بێ و ئەو کارێک کە ئێوە دەیکەن میدیا دەیکا ڕاگەاندنەکان دەیکا دەبێت لە پێناوی ئەو وەحدەت و ڕێگا خۆشکردن بۆ ئەو ئامرازانە بێت لە نەتیجێ ئەوەدا دەبینین ئەو جارەکە کە مەریوان بە تەنیا ناکەوێت و تەنیا سنە دیفاعی لێ ناکە سەقز و بانە و مەهابات و هەموو شارەکانی دیکە و لەوەش بەولاترەوە ئەمڕۆ کە بەڕاستی تەنانەت خەباتی مەحەلی دەنگدانەوەکەی زۆر نییە هەر ئەو خەباتە ئەگەر بەجێ ئوستانی کوردستان کرماشان و ورمی و نەتەنیا ئەوانە تاران و شیراز و شوێنەکانی کەش دیفاعیان لێ بکردایەتین ئێستا خەباتەکەمان لە ئاستێکی دیکەدا بووە تەسیری زۆرتریشی دادەنە
بەڵێ کاک حەسەن ڕەحمەپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران سپاس دەکەم بۆ ئەو کاتێکە دات بە بەرنامەی ڕاوە لە ئاریان تیڤی. منی زۆر سپاسی بەڕێستان و هاوکاران و بینەرانتانەکەم و هەر شاد بوو. بەڵێ بینەرانی عزیز ئەوەی کە پێشکەشتان کرا لە بەرنامەی هەفتەیە کۆمەڵە و هەڵسوراواندا گفتوگویەکی هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە بەرنامەی ڕاوە لەگەڵ تەلەڤیزیۆنی ئاریان تیڤی بوو کە سەبارەت بوو بەم ڕووداوانەی دوایانەی ئەم هەفتەی شاری مەریوان و کوردستان بەگشتی. هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.